6 ساڵ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 تێدەپەڕێت. بەڵام تاکو یەسە یەکێتی و پارتی لەبەری دانپیانان بە هەڵە و شکستەکانیان یەکتر بە خیانەتکردن و تۆمەتبار دەکەن. لە دوای 16 ئۆکتۆبەر هەر بەهۆی سیاسەتی تاکڕەوانەی ئەوانەوە زیاتر لە 100 پۆستی ئەمنی و ئیداری لە کەرکووک لە کورد وەرگیراوەتەوە. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری دەڵێت یەکێتی و پارتی مێژوویان لە یەکتری تۆمەتبارکردندا هەیە. دەشڵێت ئەو دوولایەنە هەر لە پێناو بەرژەوەندی حزبی خۆیان کەرکووکیان بەو دۆخە گەیاند. من قەنەعەتم بە هیچی نییە ئەوەی کە ئەڵێ کەرکووک داگیرکراوە گەر کەرکووک داگیرکراوە ئەی بۆ لە بەغا لەگەڵیانە دانشن ئەی بۆ لەم هەموو دانوستانی کە جەنابتان لەگەڵ بەغایە ئەیکەن هەندوو حزبی دەسەڵات بۆ لە پەراوێزی کۆبوونەوەکانشتا باسێکی کەرکووک ناکەن، باسێکی حاڵ و گوزەرانی ئەم کەرکووچەکانە ناکەن. ئێستا بەدەست ئەو زری پۆشانی کە لە ناو شارەوە ئەگەڕێ هەر ڕۆژی ئەسنە سەر کوندێک و هەر ڕۆژی هەڵاکوونە سەر ماڵێ. بۆیە من قەنەعەتم بە منی ئەم دوو حیزبە بەرژەوەندیان لەم شارە نەماوە، ئەم دوو حیزبە ئیشیان بەم شارە هەبوو. ماوەی 6 ساڵە هەردوو حزبی دەسەڵاتداری هەرێم لە جیاتی ئەوەی وانە لە هەڵەکانی ڕابردوو وەربگرن و دۆخی کەرکووک هێور بکەنەوە و مافە زەوتکراوەکانی کورد وەربگرنەوە تا ئێستا هەر شەڕی ڕاگەیاندن و یەکتر تۆمەتبارکردنیان لا گرنگە و خۆدزینەوە لە بەرپرسیارەتەکانیان خستۆتە پێش بەرژەوەندی خەڵکی کەرکووک و دانیشتوانەکەی. 16 ئۆکتۆبەر یادی 16 ئۆکتۆبەر و یادەکانی ترەکرێت کە کورد بەخۆیان بچێتەوە بە تایبەتی لەم ناوچانە. ئایا ئێمە دوای ئۆکتۆبەر یان دوای ڕیفراندۆم توانیمانە خۆمان سازدەینەوە لە کەرکووک ئەو هاوکێشەی کە ئێستا کە زۆر بەدڵی کوردنیە لە کەرکووک چەسپیوە بگۆڕین؟ ئەمانم پێم وایە پرسیاری جدیم بۆ خەڵکی کەرکووک یا بۆ خەڵکی عاقڵمەند لە ناو هەمێزە سیاسیانە. ئاسانترین شتەوەی کە تۆ تۆمەت بۆ خەڵکی تر دروستکەی، بەڵام ئایا چەند قازانجی پرسە قەومێکەتەکە؟ ئێمە لە کەرکووک کورد دۆڕاوی ئەو پرۆسەیە بوو لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی ئەمنیەوە، لە هەموو ئەو ڕوانی ترەوە کە لە ڕووی ئابوووریەوە. بۆیە دەبێت کارێ بکەین کە بەخۆمانە بچینەوە هاوکێشەی ئیداری ئەمنی ئابووری لە کەرکووک بگۆڕین. لە ماوەی و 6 ساڵەی ڕابردوو لەبەری هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک و هەوڵدان بۆ گێڕانەوەی شکۆی کورد لە ناوچەکە، پارتی و یەکێتی هێشتا خەریکی شەڕی ڕاگەیاندن و ململانەی حزبین. هەر بۆیە هاوڵاتیان و دانیشتوانی کەرکووک بێئومێدن لەوەی ئەوان بتوانن لە خەمی کەرکووک دابن و کێشەکانی چارەسەر بکەن. چیان وری کەناڵی پەیام، کەرکووک.